خۆشەویستان ئەو عملیاتی زەرداویە ئەوەی گەنجە چیە ئەوە لێبکانێت لێمان کردو پاش لێمان کردو ئەو بۆ شێوەی دەریدێنی ئەها تەماشاکە دەرێن اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا ئەو هەدەرمانینە ئەو جا ئێستا کە دێن دەیچێن بزانیت چەند بەردی تێدایە دێ دەڕێنین بزانیت چەندە جوانی بە خاوێنی بەڕێکی دەرمانینە بەردەکانی ورد مشکلەیە ئەوە ئێستا ئەوە دڕاندمان بە جوانی ها تەماشاکە چەند ئەو سێ بەردە وردە ئەو بستە خواری کێشەی لێ دروست دەکا ئەها مەجموعەت تۆپە بەردی ورد یەکیان گرتیە ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەو بەردە وردە کچکانە دەبینن ئەو بستە خوارێ زۆر کێشەی لێ دروست دەکا ئەو ئەو معلوماتی دەمەوێت بدەمە خۆشەویستان لەناو زیجی هەمومان دوو ئەوە هەیە دوو چیسە هەیە چیسە چیە میزی لەناو کۆ دەبیتەوە میز لە چێ دروست دەبی لە کلیەکان دروست دەبیت دڵۆب دەستە ناو میزڵدانی و پڕ دەبی وەچی پڕ بوو یعازاتە مێشە لێرە بڕۆ بەتاریکە لە مەڕافقی بەتاری دەکەن جارێک دوو جار سێ جار یعازەدا ئەگەر بەجێ نەکەیت میزەکە بەخۆی دێتە خوارێ چیسە چیتکە هەیە ئەو زیراوە لەناو کۆ دەبیتەوە ئەو زیراوەی لە چی دروست دەبی لە جەرگی دروست دەبی دڵۆب دروست دەبێت چیسەی زەرداوی سێ ئیشی هەیە ئیشی یەکەمینیان کۆی دەکات وەکو کوتانچی سەربانی ئیشی دوێنیان سڵی زیاد دەکات و میکۆسیلیش دەردەکات مادەکە لە بۆ ناو ڕێخەڵۆکی پێچەوە دەبێتەوە کاتێک کە چەوری دەخۆی کە چەوری ماخوا لە پاش مەعیدەکە لەستە ناوپۆشی دوازدەگریانی ڕێخۆ لە باریکە دەرێتن زەحمەت نەبی ئەو زەرداوە لۆ بڕێژە کاوەکو ئەو چەوری خواردیتوان ببیتە تاقا ببیتە ATP ببیتە وزە حرەکەی پێ بکەین ببیتە هێز لە بۆمان خۆشەویستان ئیشی کەس نییە بەبێ زراو بژی کەس نییە بەبێ زراو بژی ئەوانەی دەرێن زراو منەمایە ئەوە غەڵەت فکری کردیتەوە غەڵەت تێگەیشتیە وەکو ئەوەی وایە تانکی سەربانی نەمینێتن بەڵام خۆمەزڵەری ئاوی لە تانکی سەربانی نییە بەڵکو لە بۆرە ڕئیسەکەیە بۆرە ڕئیسەکە یانی جگەر لەوێن دەرزراو دێتن بەڵام لە تانکی سەربانی کۆ دەکرێتەوە چکە ئیش پێ دەکەین بەڵام خی گەورەوەی دروستکردێ بەردەوام زراو دروست دەبیتن لێیەکە عملیاتی زەرداوی چیسەی زەرداوی لا دەبێت یانی زەرداوی لا دەبێت زراومان بمینن بە سەلامەت میهرەبانی دڵسۆزی و لێزانی